گەشتی یەکەمین فڕۆکە بە 35 سەرنشینەوە کە زۆربیان کوردن لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە بەرەو ئاسمانی شانشینی ئوردون بۆ یەکەمین گەشتی نێودەوڵەتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە دوای زیاتر لە 5 مانگ لە سەپاندنی ئەو ئابڵوقە ئاسمانی کە بەغداد بەسەر فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستاندا سەپاندبووی. سەرنشینانی فڕۆکەکە باس لە وەستەیان دەکەن کە دووبارە دەتوانن لە ڕێگەی فڕۆکەخانەکانی هەرێم گەشت بۆ وڵاتانی دنیا بکەن. زۆر بەلامانەوە گرنگە کە ئەمڕۆ یەکەم فڕۆکە گەشت دەکات لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە بۆ دەرەوەی عێراق کە ئێمە یەکەم گەشت بەشداری دەکەین. زۆر خۆشحاڵین لە ڕاستیدا گەشتەکە زۆر ئاسانە لەبەر ئەوەی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە ڕاستەوخۆ دەچینە فڕۆکەخانەی مەلیکە عەلیا لە عەمانی ئەردەن. بۆ نمونە من خۆم سەفەرێکم کرد بۆ ئەدەنا کە لەو سەرەوە هاتوومەتەوە بە 23 ساعت و نیو کە ئەدەنە جاران بە ساعتێک و 2 دقیقە هاتمەوە لێر بە 23 ساعت و نیو هاتوومەتەوە. ئەمە جیاوازی فەرقەکان لە ڕووی ئابوووریەکەوە لە ڕووی کاراسانی بۆ دنیای دەرەوە چۆن ئەتوانی زووتر بچیتە دەرەوە چۆن توانین زووتر بێتەوە وڵاتی خۆت ئەمانە زۆر گرنگ بوو. خەڵکێکە گەشتێک کرد پێشەوەی بڕوا بە سەفەرەکە خەمی ئەوی بوو چۆن بچێتە مەتاڕی بەغا و لە مەتاڕی بەغا چەند ساعتێکە بوو مایەتەوە. دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکانی فڕۆکەخانەکانی هەرێم لە دوای فەرمانێکی سەرۆکوەزیرانی عێراقات کە هەفتەی ڕابردوو ئیمزای کرد. بەمەش ئەو دەرگایە بەڕووی فڕۆکەخانەکانی هەرێم داکرایەوە کە ماوەی زیاتر لە 5 مانگ بوو بە ڕوویاندا داخرابوو. بەرپرسانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لە دەستپێکردنەوەی گەشتەکان دەکەن و ئەو زیانانەش دەخەنە ڕوو کە فڕۆکەخانەکانی هەرێم لەو ماوەیەدا بەریان کەوتووە. لە هەموو ڕوویەکەوە کردنەوەی دەرگای فڕۆکەخانەکان کردنەوەی دەرگای ئابووریە کللتوریە سیاسیە کۆمەڵایەتیە ڕۆشنبیریە گەشت و گوزارە ئیلا ئاخیری ئەمە گرنگی تایبەتمەندی خۆی هەیە. ئومێدەوارین ئەمڕۆ لەگەڵ دەستپێکردنی وەرزی نوێی بەهاردا وەرزێکی نوێی خۆشیەکان بگەڕێتەوە بۆ هاونیشتمانیانمان ڕۆژانە 35 تا 40,000 دلار زیان بەر فڕۆکەخانەکان کەوتووە. بەهۆی پرۆسەی ڕفراندۆم لە 25 ئەیلول حکومەتی عێراق وەک کاردانەوەیەک لە بەرامبەر ڕفراندۆمەکە لە 29 ئەیلول گەشتە نێودەوڵەتیەکانی لە هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی ڕاگرت. بەڵام دوجار و پاش ڕازی بوونی هەرێم بە مەرجەکانی بەغداد سەرۆکوەزیرانی عێراق فەرمانیدا بە دووبارە دەستپێکردنەوەی گەشتەکان. حکومەتی عێراق بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بەڵێنی کردنەوەی فڕۆکەخانەکان و ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی داوە. بەغداد بەڵێنی یەکەمی بردەسەر بەڵام هێشتا بەڵێنی دووەمی بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم نەبردووەتە سەر. مەریوان بڵا، کورتسات نیوز، سلێمانی.